ئابڕوچوونێکی سەرپێچیەکانی هاتوچۆ ئاشکرا بوو. بەپێی و بەڵگانی کە دەستی وارکەوتووە چەندین ئۆتۆمبیل بە هەڵە سەرپێچیان بۆ تۆمار کراوە. بەپێی بەڵگەکان تەنها لە ماوەی 2 کاتژمێردا لەسەر ڕێگای دهۆک ئۆتۆمبیلێک 1,300,000 سزای غەرامەی تیژڕەوی بۆ هاتۆتەوە. بە جۆرێک بە دوو گەشتی ڕێگاکە ئۆتۆمبیلەکە 3 ملیۆن دینار غەرامەی سەرپێچی بۆ هاتۆتەوە. بەگشتی تەنها بۆ 2 ساڵ 6,485,000 دینار غەرامەی تیژڕەوی بۆ ئەو ئۆتۆمبیلە هاتۆتەوە کە هەموو ئەمانەش لێکەوتەی خراپی دەبێت بەو جۆرەی وا دەکات کە خەڵک پەنا بۆ ڕێگای نایاسایی و لێکردنەوەی تابلۆی ئۆتۆمبیل ببن. هەر بەپێی بەڵگەکان ئۆتۆمبیل هەیە لە ماوەی کەمتر لە 30 خولەکدا 5 جار غەرامەی بۆ هاتۆتەوە. هەر بەپێی بەڵگەکان ئۆتۆمبیلێک کە ژمارەکەی لای تیوار پارێزراوە تەنها ڕۆژی 19 ساڵی ڕابردوو نزیکەی 10 سەرپێچی و غەرامەی تیژڕەوی لە ماوەی 3 کاتژمێردا بۆ تۆمار کراوە. بەپێی ئەو بەڵگانی کە لای تیوارن لە لیستی سەرپێچیەک ناوی ئۆتۆمبیلی تایە 250,000 دینار سزای 1 سەرپێچی تیژڕەوی بۆ هاتۆتەوە کە ئەستەما لە ڕێگاوبانەکانی هەرێم کەس بتوانێت بەو خێراییە ئۆتۆمبیل لێ بخڕێت. ئەو هاوڵاتیە دەیەوێت لە ڕێگای تیوارەوە لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار بکاتەوە کە هەر تەنیا ئەو تووشێ و حاڵەتە نەبووە بەڵکو سەدان کەس ڕۆژانە بە هەڵە سزایەکی زۆریان بۆ دەنووسرێت.